بەڕێستان کاک دەلیل جەمال کادری پێشکەوتوی یەکێتی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ قسە و باسکردن لەسەر هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم بەڕێزان دەچمەوە هەولێر جارێکی دیکە بۆ لای ڕێبوار کاکەی ڕێبوار سڵاو لێبێ دانیشتەکەی پەرلەمانی کوردستان چەند خولەکێکی ماوەیە سەرجەم پەرلەمانتاران گەیشتونەتە ناو هۆڵی پەرلەمان؟ بەڵێ مەریوان سەرجەم پەرلەمانتاران ئێستا لە پەرلەمانی کوردستانە من دەمێ ئاماژە بۆ ئەوە بکەم کە ئێستا ئەوەی کە دەبین ئامادەکاریە بۆ هاتنی سەرجەم ئەو کوسوڵگەریانەی کە لە شاری هەولێر دان و بڕیارە ئێستا چەند خولەکێکە ئەو کوسوڵگەریانە بگەنە پەرلەمانی کوردستان و لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆ ببنەوە و لەگەڵ ئەوەشدا قسە لەسەر پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان بکەن وارەوەها وەکەوەی کە ئەو زانایانی دەستێمە گەیشتووە ئەوان هاتوون بۆی چاودێری دانیشتنی پەرلەمانی کوردستان بکەن و بە هەموو شێوەیەک لە چاودێری ئەو دانیشتنەیە بکەن چونکە وەک دیارەکە مەترسیەوە هەیە کە گرژی و ئاڵۆزی دروست بێتن بۆیە ئەو کوسوڵگەریانە چەند خولەکێکیکە دێنە پەرلەمانی کوردستان و ڕێبوار سەردانی ئەو کوسوڵگەریانە دانیشتەکەی پەرلەمانی کوردستان دوانەخا دەگەر زانیاریت لابێ؟ نەخێر ئەو دانیشتە دواناخە چونکە هەرچەند خولەکێک لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆ دەبنەوە دواتر لەگەڵ دەستپێکردنی دانیشتنی پەرلەمانی کوردستان بەشێکیان لە کۆبنەوەکەشدا بەشداری دەکەن کە شوێنی تایبەت هەیە بۆ میوانان یاخود بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت دانیشتنی پەرلەمانی کوردستان ببینن و من بۆ گفتوگۆ و قسەکردن لەسەر دانیشتەکەی پەرلەمانی کوردستان دەمەوێت قسە لەگەڵ عادل عەزیز ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕام بکەم وەکەوەی کە ئێمە پێشترش ئاماژەمان پێکرد کە ڕای هەموو لایەنەکان وەردەگرین و لەو ڕووماڵە تایبەتی NRTدا کە لەسەر دانیشتەکەی پەرلەمانی کوردستان دەمێنێت زۆرترین ئەندام پەرلەمانەکان لە فراکسیۆنە جیاوازەکان قسەی خۆیان بکەن و ڕای خۆیان بۆ بینەرانی NRT دەرببڕن کاک عادل ئەم کات باش تێڕوانیتان بۆ دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان چییە وەکەوەی کە باز دەکرێت پارتی بەشێک لە شێوەکان مەسیژی نردووە وەکەوەی بەشێکیش لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دەڵێن کە نانەوێت ئەو دانیشتە بکە یاخود تەحەفوزیان هەیە لەسەر دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان قسەتان لەسەر ئەو ئەوان ئازادن تەحەفوزیان لەسەر چێگە بێ بەڵام ئەوە دانیشتنیمە دانیشتێکی یاساییە و ئێمە سوورین لەسەر ئەو دانیشتنەوە خوێندنەوە یەکەم بۆ ئەو پرۆژه یاساناکرێت پرۆژه یاسای ئامارکردنەوەی دەست سەرۆکایەتی هەرێمی کوردستان وا تا ئێستا بارودۆخەکە ئاساییە و هیچ کێشەیەک نییە بەڕاستی و هیواداریشی نەروا بڕوا بەڵامەوە ئێمە سوورین لەسەر و دانیشتنەوە ئینشەڵڵا نیسابی قانونی تەواو بێ و دانیشتنەکە دەست پێکە. ئەو هاتنی ئەو کوسوڵگەریانە تاسنەوە ئاگادارن و ئایا لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانیش کۆ دەبن یاخود لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستانیش کۆبنەوە ئەنجام دەدەن؟ وەڵا ئەوەندەی من بیستی بێتمەوە قونسوڵەکان و یونامی ئەوانە لەسەر خەتن لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمان و ڕێکخراوە مەدەنیەکانەوە ئاگادار کراونەتەوە کە بێنە ئێرە بۆ ئەوەی بتوانین کە دانیشتێکی ئاسایی و یاسایی بەڕێوە بچێت. واتە ئەو ترسە هەبووە کە دانیشتەکەنەوە گرژی تێ بکەوێت بۆ ئێوان ئاگادار کراون. وڵی لە ڕاستیدا ئێمە وەکو ترس بڵێن ترس لەلای ئێمە نییە بەڵام دەنگۆیشیەوە هەبووە بەڵام ئێمە دوجار ئەوەی یکین کارێکی یاساییە و پێشمان وایە ئاسایی. پێتان وایە کە دا ئەوڕۆ نیسابی قانونی تەواو دەبێت لە دانیشتەکە بۆی کە خوێندنەوە یەکەم بۆ پرۆژه یاسایانە بکرێت؟ وەڵا ئێمە هەوڵە دەینیانی و هەوڵیشمان داوە نیسابی قانونی تەواو بێ ئەگەر نیساب تەواو بۆ ئەوە دانیشتنی ئاسایی خۆمان نەکرێت ئەگەر نیسابیش تەواو نەبوو پێڕەوی ناوخۆوە دانیشتنەکە بەداخەوە ناکرێت. ئەو دانیشتنەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان وەکەوەی کە زۆر زار باسی دەکرێتن کە مەسەڵەن هەر لایەنەیەک تێڕۆیانی ڕای جیاوازی هەبێتن بایکۆتی بکاتن ئێوە لەگەڵ هەموو فراکسیۆنەکانە کۆبنەوەتان کردو یاخود قسەتان کردووە جگە لەوەی کە زۆر قسەیەک هەبوو لەسەرەوەی کە فراکسیۆنی یەکگرتوو ئامادەی دانیشتنەکە نەبێتن هیچ شتێکی وا هەیە وەکەوەی ئاگادار بن؟ نا پێم وانێ شتێکی وا هەبێ ئەو هاوڕێیانەمان لە یەکگرتووی ئیسلامی ئەوان پرۆژه یاسایان هەیە و ئەگەر نێنە ژوورۆکەواتە پرۆژەکەی خۆیان یعنی ئیفلیج ئەبێت و فەشە لێهێنێەوە پێشم وانەوە تا دو ئەم پێشم قسەی لەگەڵ جەنابتانە ئێمە قسەمان کردووە هەمویان یەنە ژوورەوە و پرۆژەکەی ئەوانی ژێچەکە لەو پرۆژانی کە خوێندنەوە یەکەمی بۆ کرێ. ڕێی ئەمڕۆ ڕێیتان چۆنە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان؟ ئایا ڕێیتان هەر وەکو خۆیەتی یاخود ڕێیەکی ترتان هەیە لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمان؟ فراکسیۆنێک ئازادە خۆ بایکۆت بکات یان ئێمەش خود چەندین جار لە خولی پێشوو ئەوانە بایکۆتی دانیشتنەکانمان کردووە ئەوانش ئازادن لەوەی ئێستا بایکۆتی دانیشتنی پەرلەمان بکەنەوە نێن و ئەوان ڕەنگە لە هەوڵیەوە دابن کە نیسابی قانونی دانیشتنەکە با بڵین تەواو نەکرێ ئەوانە
بە پشتیوانی خۆی ئینشەڵا ئەگەر نیسابی قانونی تەواو بوو ئێمە دانیشتنی خۆمانەکەین و سوورین لەسەر خوێندنەوەی یەکەمی پرۆژه یاسای هەموارکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. فراکسیۆنی پارتی بایکۆتی دانیشتنەکەی کرد ئێوە بەردەوام بن لەسەر دانیشتنەکە بە شێوەیەکی بە دڵنیایی ئەگەر نیسابی قانونی هەبێ بە دڵنیایی بەردەوامی لەسەر دانیشتنەکە بۆ نە. دەستان خۆش بێ سپاس بۆی کە لەگەڵمان بوون. بەڵام مەریوانەوەی کە بیستان ئەوە ڕای فراکسیۆنی گۆڕان بوو و ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کە ئەوان سوورن لەسەر ڕای خۆیان و هەر فراکسیۆنێکیش ئازادە بە تێوانەوەن کە خوتنەوە ئەوان بەردەوام دەبن لە دانیشتنەکەی خۆیان و ئەو مادانەیە کە لە بەرنامەی کاردا هاتووان بە تەواوی گفتوگۆی لەسەر دەکەن و من دەمێ ئەوەش بڵێم کە لە کاتی هاتینە ئەو کوسوگەریانە ئێمە وێنەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ بینێرانی NRT دەگوازینەوە لە پەرلەمانی کوردستان. مەریوانەگەر ئێوە پرسیارێکیان هەبێتن. وەڵێ ڕێبوار سپاس